قوبات تاڵەبانی ئەم بەڵێنەشی بۆ چەمچەماڵیەکان نەبردە سەر. کاتێک باسی پرۆژەیەکی تەواو نەکراوتان بۆ ئەەکەم یان باسی بەڵێنی ئەنجامدانی پرۆژەیەکتان بۆ ئەەکەم و نەکراوە. بێگومانە زانم خەیاڵتان بۆ شوێیەچێ. خۆ دیارە ئیتر باسی چیەکەم و باسی شێیەکەم. بێگومان باسی یەکێتیە. باسی خەمی خەڵکەکەی سلێمانی و چەمچەماڵە یان کەم و کوڕەکانی هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینە. بەداخەوە خۆزگەوانە بووە لێ بگەڕانە خەڵکی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان وەکو یەک بێ جیاوازی خزمەت بکرایە. ئەسڵی باسەکەمان گەڕەکی مامۆستایانی چەمچەماڵە کە بە گەڕەکی چلوەشتیەکانیش ناسراوە. خەڵکی ئەو گەڕەکە لە 2003ەوە جاوە چەند ساڵەکە 23 ساڵەکە کۆڵانەکەیان نەقیرتاو کراوە نەمەترێکیان بۆ کۆنکرێت کراوە. دوای 10 ساڵ واتە لە ساڵی 2013 بە گوژمەی 3 ملیۆن دۆلار پرۆژەکە دەستکرا بە دروستکردنی، بەڵام نەگەیشتەنیوە و دەستی لێ هەڵگیرا. جا ئیشی نیوە ناچڵیش ناخۆشترە چونکە ئەوەندەی تر گەڕەکەیان تێکداوە. ئاستەنجیان بۆ هاتوچۆ دروست کردووە، خەڵکەکە زەحمەتیە کێشە کاتی هاتوچۆوەکە. دوای ئەوەندە ساڵە یەکێک لە گەورەترین گەڕەکەکانی چەمچەماڵ هێشتا لەو نەهامەتیاژی وەک لە وێنەکان خۆتانی بینن. زستان هەمووی قوڕ و چڵپاوە، هاوینانیش هەر تۆز و خۆڵە. بەهۆی نەبوونی ئاوڕۆشەوە پڕبوو لە چاڵ و چۆڵی. بەرپرسانی یەکێتی لەوەتەی هەڵبژاردنەیە دەیان جار بەڵێنی بە خەڵکی ئەو گەڕەکی چەمچەماڵدا بۆیان قیرتاوەکەن یان بۆیان کۆنکرێتەکەن، بەڵام نە هیچ کراوە و نە هیچی ژەکرێ. هەر بەڵێن درا و هەر دەدرێ و هەر جێبەجێ ناکرێ. لە هەر ماڵێکی چلوەشتیەکان بپرسیت دەیان نمونەی بەڵێنی بەرپرسانی یەکێتیت بۆ دەجێڕێتەوە. لە پشتی دەرگای هەر یەکێک لەو ماڵانە چیرۆکی زیاتر لە 20 ساڵ لە ژیانێکی پڕ لە چەرمەسەری هەیە. اینجا دوایەوەی لە سەرەتای مانگی 5 ساڵ پەرلەمانتارێکی یەکێتی سەردانی گەڕەکەکەی کرد پێی ڕاگەیاندن کە قوبات تاڵەبانی بەڵێنی داوە. بەڵێن نەگەروتنی ئیشەڵڵا. یەکا قوبات بەڵێنێ بەو خەڵکەدا بوو بە زووترین کات ئەم کێشەیان بۆ چارەسەر بکە. کەچی خەڵکی گەڕەکەکە دەڵێن وا دەبێتە 2 مانگ و کاقوبات بەڵێنەکەی جارێکی تر نەبردە سەر. ئەگەر هێلکەی ژێر مریشکی کڕکەوتوو بواە هێلکەکەی هەڵێنام. جا قسەیەکی برایانەش بۆ ئەو بەرپرسانی یەکێتی لە مدیر عامێکەوە تا کاقوبات کاکە کارێکتان پێ ناکرێ یان مەیکەن یان بەڵێن بە خەڵکەکە مەدە. کاکە بەخوا ئەو بێ بەڵێنی و دروستکردنی ئومێدە لای خەڵک کەواش دەرناچێت زۆر لەوە ناخۆشترە کە تۆ ڕاستەخۆ پێی بڵێ نایکەم و ناتوانم بیکەم. بەسەیتر لەگە خەڵک ڕازگۆ ڕاشکاو بن تاکەی وەسەلام.